ڕەوتێکی سیاسی نوێ لە نێو یەکێتیدا ڕادەگەیەندرێت. لە گۆڕانکاریەکی سیاسی نوێی ناوخۆی یەکێتیدا ڕەوتێکی سیاسی نوێ بە نێوی پلاتفۆرمی نوێی تێکۆشان پنت ڕادەگەیەندرێت. بەپێی وێنەیەک لە ڕاگەیاندنەکەی کە دەستی وارکەوتووە، ئەم ڕەوتە لە کۆمەڵێک سەرکردە و تێکۆشەر و سیاسی خەمخۆر و خاوەن پێگە و دڵسۆزی یەکێتی بە مەبەستی چاکسازی و گۆڕانکاری ڕیشەیی لە دۆخی ئەو حیزبەدا دروست بووە. ئامانجی ئەو تێکۆشەر و سەرکردانەی یەکێتی بە پلەی یەکەم وەگەوەی لە ڕاگەیاندنەکەدا هاتووە، ڕوبەڕووبوونەوەی پاوانخوازی و دەسەڵاتی تاکەکەسی و بنەماڵەییە و گێڕانەوەی یەکێتیە بۆ دۆخی فرەمینبەری و نیمچە بەرەیی، هەروەها گێڕانەوەی ئەو حیزبەیە بۆ سەرهێڵی نیشتیمانی و دیموکراسی و ڕزگارکردنیەتی لەو دۆخە ناهەمواری ئێستا. لە ڕاگەیاندراوی پلاتفۆرمی نوێی تێکۆشاندا هاتووە، پلاتفۆرمەکە چەتری ڕاستەقینەی هەموو خەباتگێڕان و دڵسۆزانی یەکێتی و دەرەوەی یەکێتیە. ئەمەش لە پێناو دیموکراسی و ئازادی و پاراستنی بەها باڵاکانی خەبات و ژیانی سیاسیدا. ئەمەی خوارەوە دەقی بڵاوکراوەی دەستەی باڵای پلاتفۆرمی نوێی تێکۆشانە. کۆمەڵانی خەڵکی کوردستان، تێکۆشەرانی ڕێگای ڕزگاری و ئازادی و دیموکراسی، کەس و کاری سەربەرزی شەهیدان، زیندانیانی سیاسی، تێکۆشەرانی شاخ و شار، سەرجەمچین و توێژەکانی کۆمەڵی کوردەواری، هەموو ئەوانی بە هەر ڕێگایەک بێت لە پێناو بە ئامانجگەیشتنی مافی ڕەوای گەلی کوردمان درێغیتان نەکردووە لە تێکۆشان. دۆخی هەنووکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست عێراق و کوردستان بەهۆی قەیرانی سیستەمە باڵادەستەکانی ژیان و ناوچەکە دۆخێکی ئاڵۆس، هەستیار و پڕمەترسیدارە. کوردستان بەگشتی و عێراق و وەرێمی کوردستان بە تایبەت بەهۆی تایبەتمەندیە جیۆسیاسی و مێژوویەکانیانەوە بوونەتە چەقی ئەو ئاڵۆزیانە و قورسایی تەواوی کاریگەریەکانی هەموو ئەو قەیرانانە کەوتۆتە سەرگەلانی ئەم ناوچەیە. لە عێراق و باشووری کوردستاندا وا دیارە زۆرێک لە کێشە و قەیرانەکان بە بنبەست گەیشتون و ڕوبەڕووی بێچارەی بوونەتەوە. هەر ئەوە نا، بەڵکو کێشە و قەیرانەکان کێشە و قەیرانی دیکەیان لێکەوتۆتەوە و کەوتووینەتە جێژاوێکی مەترسیدارەوە. هەر لە چوارچێوەی ئەو کێشە و قەیرانانەی کە پەیوەستن بە پارت و هێزە سیاسەکانی کوردستان و ئیدارەی سیاسی کورد و ئەزمموی هەرێمی کوردستانەوە، ناچارین باسی سیاستکردن بە عەقڵی مافیا، سیاستکردن بە عەقڵی خێڵ و بنەماڵە، بە عەقڵیەتی ئایدۆلۆژی و وابەستە لەسەر بنەمای تەسکی بەرژەوەندی، سیاستکردن بە عەقڵیەتی ڕۆژانەی بەدەر لە استراتیژی و دووربینی بکەین کە هەموو ئەمانە پێکەوە دەتوانن هۆکارە سەرەکی و پێشزەمینە ڕاستەقینەکانی ئەم هەلومەرجەی ئێستا بن. هەلومەرجێک کە پێویستی بە ئاوردانەوەی جددی و بەرپرسیارانە هەیە و هەموو شتێکی لە بەردەم مەحەک و دووڕیانێکدا ڕاگیر کردووە بۆ ئەوەی ئەم خۆناغە بە ئاڕاستەی خراپدا نەچێ و بە پێچەوانەوە بەرەو ڕزگاربوون لەم قەیران و کێشانە هەنگاو بنین. پێویستە هەموو کادر و ئەندامانی یەکێتی نیشتیمانی کوردستان هەوڵەکانی خۆیان یەک بخەن و پشگیری گەڕانەوە بۆ بنیادی ڕاستەقینەی یەکێتی وەک نیمچە بەرەیەکی سیاسی پێشکەوت و خواز و فرامینبەر بکەن و برەو بە جۆشدانەوەی تێکۆشانی خۆیان بدەن. بێگومان گیانی پێشەنگایەتی و بەشداری چالاکانەتان ئومێد و گۆڕانکاری گەورە و بەهادار دەخۆڵکێنێت. ئێمە لە ئەنجامی گفتوگۆیەکی بەرفراوان و بەردەوامدا سەبارەت بە بارودۆخی ئێستای یەکێتی نیشتیمانی کوردستان و گەلەکەمان بۆ تێپەڕاندنی ئەم بارودۆخە باڕاستەی بنیادنانی سیستەمێکی سیاسی دیموکراسی گەیشتین بەو دەرەنجامەی کە پێگێنانی پلاتفۆرمی نوێی تێکۆشان پنت پێویستێکی حاشە هەڵنەگر و هەنووکەییە، پلاتفۆرمێک بە جیانبینی و شێوازێکی نوێی ڕێخستن کە وەک ژانێکی بە ئازار لە دایکبوونێکی نوێ دەهێنێتە بەرهەم. لە سۆنگەی ئەو ڕاستیانەوە پلاتفۆرمی نوێی تێکۆشان بە پوختی ناسنامە و شوناسی خۆی بەم شێوەیە ڕادەگەیەنێت. پلاتفۆرمی نوێی تێکۆشان پلاتفۆرمێکی کارایی سیاسی و ڕێکخراوەییە، ئامانجی ڕاستکردنەوە و بەدامەزراوەییکردنی ڕەهەندەکانی ژیانی سیاسی و ڕێکخراوەییە لە باشووری کوردستان. کار دەکات بۆ بە مینبەرکردنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە چوارچێوەی نیمچە بەرەیەکی سیاسی پێشکەوت و خوازدا.
ڕاستکردنەوەی سیاست و دیدگای یانونکاف لە ڕووی نیشتیمانی، نەتەوەیی، دیموکراسی، جێڕانەوەی شکۆ و سەروەریەکان، کۆکەرەوەی گشتهێز و توانە ڕێکخراوەیی و سیاسی و کۆمەڵایەتیەکانە لە چوارچێوەی پلاتفۆرمی نوێی تێکۆشان لە ناو ڕیزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و دەرەوەیدا، کاری بە کۆمەڵ و بەشداری لە بڕیارە حیزبی و سیاسیەکاندا. ڕاگەیاندراوی دەستەی باڵای پلاتفۆرمی نوێی تێکۆشان 4 هەشتی 2023